بینەرانی عزیز و کاتتان باش. لە درێژەی گفتوگۆکانماندا سەبارەت بە پرسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەم جاریان میوانداری بەڕێز کاک جەماڵی پورکەریم سەرۆکی بزوتنەوەی سربەخۆی خوازانی کوردستان دەکەم. کاک جەماڵ زۆر بەخێر بێ بۆ ئەم گفتوگۆیە. سڵاو ڕێزم هەیە، زۆر سپاس بۆ بانکێشتەکەت و سڵاوم بۆ بینەرانی خۆشەویست هەیە و دەستخۆشی لە جەنابەت دەکەم بۆ ڕێکخستنی ئەو وتوێژ و گفتوگۆیە. کاک جەماڵ، ئێوە لە ماوەی ڕابردوودا حیزبێکی سیاسیتان بۆ ڕۆژهەڵاتی کوردستان ڕاگەیاندەوە بە ناوی بزوتنەوەی سربەخۆی خوازانی کوردستان کە من لە درێژەی گفتوگۆکانمدا هەر بە بزوتنەوە ناوی دێنم. ئێوە پێشتر لە ناو حیزبی سیاسیدا لە ناو حیزبی دموکراتی کوردستانی ئێران و لە ناو حیزبی دموکراتی کوردستانیشدا خەباتتان کردووە. ضرورەتی پێکێنانی حیزبێکی سربەخۆی خواز بۆ ڕۆژهەڵاتی کوردستان لە چیدا دەبینن؟ دیارە من شانازی بەوە دەکەم کە ماوەیەکی زۆر ئەندامی هەردوو لایەنی حیزبی دموکرات بووم، چ لە سەردەمی یەکگرتوویدا و چ دوای دابڕان و لێکجیابوونەوەی دوولایەنی حیزبی دموکرات. هەوڵ و هەنگاوی من بۆ پرسی سربەخۆیی بۆ و لەوێش لە نێو کادر و پێشمەرگە لە نێو ئەندامانی ڕێبەریش زۆر جار باسی دیاریکردنی مافی چارەنووس، باسی پرسی سربەخۆیی لەگەڵ ئەوان هاتوۆتە گۆڕە. و تەنانەت 2 ساڵ لەمەوبەر کاتێک من گەڕامەوە بۆ شاخ لە نێو کادر و پێشمەرگەکان لە شاخدا زیاتر باسم لەوە کرد کە ئێمە دروشمی حیزبی دموکرات دەبێت کاری لەسەر بکەین بۆ ئەوەی کە بچێ بۆ لای سربەخۆی خوازی. بەڵام بەداخەوە سەرکەوتون نەبووم، نەمتوانی ئەو ئامانجە بپێکم و بەداخەوە ئەوان واتە حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەبەر ڕاگررتنی دڵی هەندێک لە ئێرانەکان ئەو جۆرەی کە پێویست بوو هەڵسوکەوتیان لەگەڵ من نەکرد، بە تایبەتی لەو کاتەدا کە ئێرانەکان دوای ئەوەی کە من چەند وتوێژێکم کرد لەسەر ئەوەی کە ئێران وڵاتێکی جەعلی و قەراردادیە و نەتەوەکانی دیکەن کە خاوەنی ئەو خاکەن و ئێران دەبێت دابەش بکرێ بەسەر 4-5 نەتەوەی دیکەدا کە غەیرە فارسن. ئەوە بوو بەهۆی ئەوەی کە هەندێک لایەنی ئێرانی هەڵوێست بگرن لە بەرامبەر حیزبی دموکراتدا. حیزبی دموکراتیش بەداخەوە لە جیاتی ئەوەی کە دیفاع لە ئەندامەکەی خۆی بکە، بەداخەوە کوتیان یا دەبێت داوای لێبوردن لە ئێرانەکان بکەیت یا ئەوەی کە ئیستیعفا بدەیت، کە من ناچار بووم لایەنی دووەمم هەڵبژارد. و ئەگەر هێزێکی سربەخۆی خوازی جدی لە خەباتی گەلی کورد لە ڕۆژهەڵاتدا حزوری هەبایە، بوونی هەبایە، بە دڵنیاییەوە ئێمە بزوتنەوەمان ڕانەدەگەیان. ئێمە بزوتنەوەمان بۆیە ڕاگەیان کە بڵین ئەوە بزوتنەوەیە کە وەک چەترێک بتوانێت هەموو سربەخۆی خوازان لەژێر ئەو چەترەدا کۆبکاتەوە و هەمومان بەیەکەوە کە مادام خاوەن یەک ئامانجین، خاوەن یەک بیر و فکرین، بەیەکەوە بتوانین ئەو ئامانجە بەرینە پێشەوە. بۆیە ئامانج لە دامەزرانی بزوتنەوە ئەوە بوو کە سربەخۆی خوازان لە دەوری یەک چەتر کۆ ببنەوە و بەیەکەوە ئەو ئەرکە ببینە پێشەوە. بەڵێ، باستان لە هەندێک لایەنی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان کرد کە هەڵگری دروشمی بیر و باوەڕی سربەخۆی خوازین. باسی ئەوەشتان کرد کە بە جددی لە مەیدان نین. دەکرێن بابەتەشی بکەنەوە. بۆ نمونە مەسەلەن ئێمە چەند حیزبی سیاسیمان هەیە، پارتی ئازادی کوردستانە، پارتی سربەخۆی کوردستانە، پارتی سربەخۆی کوردستان و پارتی سەربەستی کوردستانە. ئەمانە چۆن بە جددی لە پرۆسەی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان لە بەشدارین؟ مەبەستان لەو بابەتە چییە؟ دیارە من سەرەتا بە باسێک لە حیزبە تەواویەت خوازەکان کەوانەی بە ناوی فێدراڵ خواز ناویان هاتووە باسێک لەوان بکەم. ئەوان ڕاستە تا ڕادەیەک دەتوانم بڵم لە خەباتەکەیاندا جددی، بەڵام دەستکەوت پاشی 70 ساڵ دەستکەوتەکەیان ئایا بۆ گەلی کورد ئەوە بووە کە لە مقابل ئەو هەموو تێچۆی کە دراوە؟ بێگومان وەڵامەکە نایە. و حیزبە سربەخۆی خوازەکانیش من بەداخەوە دەستکەوتێکی ئەوتۆیم لەوانیش نەبینیوە، تەنانەت بۆ ڕوونکردنەوەی کۆمەلگای کوردستان. حیزبی سربەخۆی خوازمان هەیە نزیکەی 30 ساڵی تەمەنە، 30 ساڵە خەبات دەکا
بەڵام ئێستاش لە ڕۆژهەڵاتی کوردستان نەناسراوە، کەواتە فعالیەت و چالاکی بەو شێوەی کە پێویستە نەبووە و تەنانەت نەیتوانیوە لەگەڵ وڵاتانی جۆر بەجۆر واردی ئەوە بێکە لۆبیگەری بکە، پرسی کورد لانی کەم بە وڵاتانی جۆر بەجۆر بناسێنێ، دۆست و هاوپەیمان بۆ پرسی کورد پەیدا بکە. بەڵام بەداخەوە نەبووە، ئەوەی کە هەژ بووە تا ڕادەیەک بەداخەوە گرێدراوی پارچەکانی دیکە بۆ تا ڕادەیەک و زۆر جار ئەو کارێک کە کردوویەتی زیاتر خزمەت دیارە هەموو کوردستان یەک پارچەیە. بەڵام لە هەلومەرجی ئەوڕۆدا تۆ مادام وەک حیزبێکی ڕۆژهەڵاتی خۆت پێناسە دەکەی، دەبێ خەبات و قوربانیەکەشت زیاتر لە پێناو ڕۆژهەڵاتدا بێت نەک پارچەیەکی تر، وەگەوەی بۆ وێنە پەکەکە بە ناوی پێژاکەوە دەیکە کە زۆر جار هەمان پێژاک لە سووریا حزوری هەیە و لاوانی کورد، خوێنی لاوانی کوردی ڕۆژهەڵات لە ڕاستیدا خەریکە تەرخان دەکرێت بۆ یەکێک لە پارچەکانی دیکە کە وەکی باسم کرد ڕۆژهەڵات بۆ خۆی لە هەمووانی زیاتر پێویستە. بەڵام حیزبە سەر بەخۆی خوازەکانی کە پێشوو بەداخەوە نەیانتوانیوە ئەو جوورەی کە پێویستە بێنە ناو مەیدانەکە و تەنانەت ڕوونکردنەوە بدەن بە خەڵکی کوردستان. خەڵک وای لێبێ کە خەڵکی کورد وای لێبێ بێز لە ئێرانی بوون بکاتەوە. تا ئێستا ئێمە نەمانتوانیوە ئەو ئەرکە بە باشی بەرینە پێشێ وەک حیزبە سەر بەخۆی خوازەکان. بۆی ئێمە بە پێویستمانزانی بزوتنەوەیەکی نوێ، بیر و بۆچوونێکی نوێ و بەڕاستی ئەوەی ئەوان کردویانە ئێمە نەیکەین سەرکەوتوو دەبین. ئێمە خەناعەتمان وایە ئەوەی ئەوان تا ئێستا کردویانە وەڵامی نەداوەتەوە، ئێمە ئەگەر ئەو کارانەی ئەوان نەکەین بێگومان سەرکەوتوو دەبین. بەڵێ باس لە حیزبەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان کردووە بە تەواویەت خواز بە ئەوانەی کە باوەڕیان بە پاراستنی یەکپارچەی خاچی ئێران هەیە. دیموکراتەکان و کۆمەڵەکان، چونکە لە ئێستادا ئێمە دوو حیزبی دیموکرات و سێ کۆمەڵمان هەیە، ئەوان باوەڕێن بە دامەزراندنی بە تایبەتی حیزبی دیموکراتەکان بە دامەزراندنی کۆمارێکی دیموکراتیکی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە چوارچێوەی ئێرانێکی فدرالدا هەیە. ئەمە شیکردنەوەی ئەوە بۆ بابەتە چۆنە؟ ئایا دەکرێت کۆمارێکی دیموکراتیکی کورد لە چوارچێوەی ئێرانێکی فدرالدا کە تا هێشتا وەدی نەهاتۆ سەرهەڵ بدات و دروست بێت؟ بەداخەوەوان لە هەندێک لە تەحلیلەکانیاندا تەنانەت دایانەوێت کۆماری کوردستان بە مرکزیەتی مەهاباتیش تەنانەت بەرنەژێر پرسیار کە بڵێن ئەوە ویستویەتی لە چوارچێوەی ئێراندا بمێنێتەوە. بۆیە دروشمی ئەوە دەدەن کە دروستکردنی کۆمارێکی دموکرات لە ناو حکوومەتێکی دیکەدا. تا ئێستا سابقەی نەبوو بەو شێوەیە تۆ کۆمارێکدا بمەزرێنی لەنێو کۆمارێکی دیکەدا، وێنە لە نێو کۆماری ئیسلامیدا تۆ بێنی کۆماری کوردستاندا بمەزرێنی بێ ئەوەی کە باس لەوە بکەی کە من دەبێ جیا بمەوە. تۆ باز لە سیستمێکی فدراڵی دەکەی کەواتە مانەوەت لە چوارچێوەی ئەو ئێرانەدا و تۆ قبولتە کە ئێرانی و لە چوارچێوەی ئەو ئێرانەدا دەمێنیەوە و دەبێ لە تەنیشت ئاڵایەک کە ئاڵای کوردستان بێ تۆ هەوکات ئاڵای ئێرانیش هەڵدەی، مادام باوەڕت بە مەسەلەی فدراڵی هەیە. بۆیە ئەوەی کە باز لە کۆمارێکی دیموکراتی فدراڵ دەکەن، نازانم لە هیچ قاموسێکدا من قاموسێکی سیاسیدا ئەوەم نەبینیوە کە دەوڵەتێک لە نێو دەوڵەتێکی دیکەدا بمەزرێ، جیا لە واتیکان بەڵێ لە ئیتالیا دەوڵەتێک لە دەوڵەتێکدا. بەڵام دۆخی ئەوەی کە ناوی ئێرانە ئێستا، ئەوەی کە ناوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زۆر جیاوازە لەگەڵ وڵاتانی ئوروپایی یا ئیتالیا و ئەو جوورە شوێنانە. ئێمە نابێ ئەوانە مقایسە بکەین بەیەکەوە بڵێن بەڵێ چونکە فدراڵی لە ئاڵمان جواب دەداتەوە، لە سوئیس جواب دەداتەوە، لە ڕۆژهەڵاتیش جواب دەداتەوە. لە حاڵێکدا لە ئاڵمان ئەگەر دروست بوو لە نێو یەک نەتەوەیەدا دروست بوو. هەموو ئاڵمانین سیستمێکی فدراڵیان داناوە بۆ خۆیان. ئێمەش ئەگەر دەوڵەتی کوردستانمان دامەزران، بەڵێ هەورامان ببێتە هەرێمی هەورامان، هەرێمێکی فدراڵی بێ، بە لوڕستان و بەختیارەکان و کرماشان ببنە هەرێمێکی فدراڵی، بەڵام لە ژێر نەزەری دەوڵەتی کوردستاندا. و ئێمە ئەوە سیاسەتمانە، ئەوە بەرنامەمانە، ئەوە پرۆژەمانە بۆ داهاتوو، نەک ئەوەی بڵین ئێمە نا لە چوارچێوەی ئێراندا دەمێنینەوە بەڵام حکوومەتێکی دموکرات یا حکوومەتێکی کۆماریدا دەمەزرێنین، کەوە بە باوەڕم تەنیا بەلا ڕێدابردنی بیرڕای گشتی خەڵکی کوردستانە، هەڵفریواندنی خەڵکی کوردستانە
و بە فیرۆدانی خەبات و شۆڕشی خەڵکی کوردە. ئێوە پێتاوان نییە کە ئەم دوو بەرەیە ئەم دوو جەمسەرێکی ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان دروست بۆ جەمسەرێک فدرالیست خوازە و حیزبانە جەمسەرێکە سربەخۆی خوازن ڕەنگە خواستی زۆرینەی خەڵک وەکو خەڵک لە ئەنگری سربەخۆی بنەگە قەرار بێ ڕفراندۆمێک بکرێ بەڵام لە داهاتوودا ئەم دوو جەمسەرە شەڕ و ئالۆزی لە نێوان دروست نابێ یان کۆمەلگە بەسەر دوو ڕەوت دابەش ناکات لە پرۆسەی سیاسی داهاتوودا. هەروەکی جناب داماژت پێدا خەڵکی ڕۆژهەڵات نیشانیاندا بە تایبەتی لە ڕێفراندۆمەکەی باشووری کوردستان کە بەڕێوە چوو خەڵک لە ڕۆژهەڵات نیشانیدا کە چی دەبێت و پێویستی بە ڕێفراندۆمی دیکە نییە بە باوەڕی من یعنی تۆ لە چۆ ڕێفراندۆم دەکەی تۆ هەندێک لایەن باز لەوە دەکەن باشە ئێمە با ڕێفراندۆم بکەین زانین خەڵک چیان دەوێت باشە تۆ پاشە 70 ساڵ نەتزانی و میلەتەکەت چی دەوێت نەتزانی و خەڵکەکەت چی دەوێت بێگومان باش دەزانن کە خەڵکەکە چیان دەوێت میلەتەکە چیان دەوێت و خەڵکی ڕۆژهەڵات بە زۆرینەی زۆریەوە سربەخۆی خوازە و باس لە سربەخۆی دەکات و ئەوانەی کە ئێستا باز لە مانەوە لە چوارچێوەی ئێراندا دەکەن و وەک مەرزبانانی غەیور ئامادەن دیفاع بکەن لە پاراستنی سنوورەکانی ئێران بەڕاستی بە باوەڕی من ئەگەر بگەڕێنەوە ڕۆژهەڵات لەگەڵ ئەو شەپۆلە ئاودەیاندا و نامێنن ڕاستە مێژویان هەیە خاوەن ڕیشەی مێژوین لە کۆمەلگای کوردستاندا لە ڕۆژهەڵات بەڵام خەڵکی کوردستان خەڵکی 40 ساڵ و 50 ساڵ لەوە پێش نییە کە پێشمەرگە دەهات وەی دەزانی خودمختاری ینی ئیستقلال بۆ کوردستان شەهید دەبوو لەو ڕێگایەدا ئەستا خەڵک دەزانێت مانەوە لە چوارچێوەی ئێراندا هەمان بەڵامان بەسەر دێنێت کە ئەوڕۆ عێراق بەسەر هەرێمی باشووری کوردستانی هێناوە وە خراپتریش کە ئێمە دژمنی فارس باش دەناسین هەر ئەو پێشەوای کە وێنەکەی لە پشتەری جنابتر لە وەسیەت نامەکەیدا دەڵێ باوەڕ بە دژمنی عەجەم مەکەن ئەگەر هەنجون و بداتەیە دەستی بە هەنجون و بداتێ دڵنیا بنژەهری تێکەڵ کردو باشە چۆنە ئەوڕۆ حیزبی دموکرات و لایەنە تەواویەت خواز و فدرال خوازەکان باوەڕیان بەوە هێناوە کە تەنانەت لەگەڵ ئەو ڕژیمە دابنیشن و توێش بکەن لەگەڵ ئەو ڕژیمە پێک بێن باشە جیاوازی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێستا لەگەڵ ڕژیمی پاشایەتی کۆن یا لەگەڵ مجاهیدینی خەڵق و کوڕەکەی شاد چییە؟ ئایا هەمویان یەک بیر و باوەڕیان نییە؟ هەمویان ئامادەنین لە یەک بەرەدا بن کاتێک باز لە ئەوە دەکرێت کە کورد دەبێت سەربەخۆ بێ هەمویان دەست نادەنە دەستی یەک بۆ کورد بەڵام ئەوان باز لەوە دەکەن کە دەیانەوێت لە پرۆسەی سیاسی داهاتوودا کار بۆ ئێرانێکی فدرال بکەن ئەگینا هەموو حیزبەکان وەکو دژمن سەیری کۆماری ئیسلامی دەکەن پرسیاری من ئەوەیە کە لەوەها فەزایەکدا کە ناڕوونەوە دیار نییە لە داهاتووی ئێراندا جۆرە سیستمێک دێتە سەرکار چونکە ئێستا کار بۆەوە دەکرێت سیستمێکی پادشایی بگەڕێتەوە سەر لە نوێ کار بۆەوە دەکرێت مجاهیدینەکان حزبی باڵات دەست بن ئەوە تەنیا بە بڵێن کوردەکان و هەندێک لە نەتەوەکانی دیکەن جگە لە فارس کە داوای ئێرانێکی فدرال دەکەن ئەگەر لەسەر و لایەنش بتانەوێت قسە بکەن دیارە فارس داوای ئێرانێکی فدرال ناکە ئەوە هەرچەند لە ڕاستیدا دەبوو فارسەکان بێنە پێشێ مرکزگەراکان بێنە پێشێ باز لە سیستمی فدراڵی بکەن کورد دەبێ کەمترین ویستی سەربەخۆیی بێ بە تایبەتی و حیزبانێکی خۆیان پێنەتەوەیە کە حیزبی دموکرات بە پێی مێژوەکەی حیزبێکی نەتەوەیە دەبوو حیزبی دموکرات باز لە پرسی سەربەخۆیی بکە و ئێرانیەکان بن کە بڵێن حیزبی دموکرات گەلی کورد نەتەوەی عەرەب نەتەوەی بەلوچیا تورکی ئازەری وەرن ئێمە ئامادەین سیستمێکی فدراڵیتان پێڕەوا ببینین بتان دەینێ بەڵام ئێرانی عەزیزمان لێ تەجزیە مەکەن نەک ئەوەی تۆ وەک حیزبێکی نەتەوەی بی بۆ خۆت بڵێ ئێمە فدراڵیمان دەوێت ئەوە کێشەی ئێمەیەکە ئێمە دیارە لە مێژوودا هەمیشە زانی ومانەکە چمان ناوێ بەڵام نەمانزانیوە کە چمان دەوێ دەڵێن باشە با کۆماری ئیسلامی بڕوە دواتر ئێمە بەرنامەی خۆمان مەطرح دەکەین و کاری بۆ دەکەین وەک ئەوەی کە لە سەردەمی شادا ڕوویدا باشە خومینی کاتێک هات ئامادە بوو توێژ لەگەڵ گەلی کورد بکە و گەلی کورد لە سەردەمی شادا چەوسێنرابووە مافەکانی لێزەوت کرابوو گەلی کورد سەرڕای ئەوەی کە لە مێژوودا دەیان باس و بابەتی لەو شێوەیە هەبوو
دیسانەکانی فریوی خوارد چۆ سەرمێزی و توێژ لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و لەگەڵ خومینی و بە مەحزی ئەوەی خومینی قودرەتی گرتەوە فتوای جیهادەکەی بە دژی گەلی کورد دەرکرد و لە داهاتووشدا هەمان شت دووبارە دەبێتەوە ئەگەر سیستمی پادشایی بێ و پادشایەکان زۆریش خەتەرناکتر چکەوان زۆریان باوەڕ بە تەواوێتی ئەرزی ئەو جوغرافیا جەعلی کە دروست کراوە بە ناوی ئێرانەوە هەیە. دەگەڕێنەوە سەر ئەو بابەتە ئێوە لە ڕابردوودا لەناو هەردوو لایەنی حزبی دموکراتی کوردستان وەکو ئەندام و وەکو چالاکێکی سیاسی کارتان کردووە. ئەو کاتە ئێوە هەڵگری بیر و باوەڕی سەربەخۆی نەبوون کە لەناو با بڵێن پارتێکی سیاسی کە داوای فێدرالی بۆ ئێران دەکات و لەوێدا کاری سیاسیتان دەکرد، چۆن لەو سەردەمیدایەوە لەگەڵ پارتێکی فێدرالیزم خواست کارتان کردو بەڵام لە ئێستادا هاتوونەتە سەر باوەڕیەوەی کە حیزبێکی سەربەخۆی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان ڕابگەێن؟ پێت وایە بەرنامەی 1400 ساڵ پێش بۆ ئەوڕۆ بە کەڵک دێ؟ بۆیە ئینسان ڕۆژ بە ڕۆژ ئەگەر قەرار بێ خۆی ئابدەیت نەکاتەوە، خۆی بە ڕۆژ نەکاتەوە، خۆی نوێ نەکاتەوە، پێم وا بێ تووشی لە ناوچوون و داڕمان دەبێت. بۆیە ئەگەر من سەردەمانێک باوەڕم وابوو کە بەڵێ ئێمە لە سیستمێکی فێدراڵیشدا دەتوانین دواتر کار بۆ سەربەخۆیی بکەین، ئێستاش پێم خراپ نییە کە حیزبی دموکرات یا کۆمەڵە بتوانن سیستمێکی فێدراڵ وەربگرن کە بە دووری دەزانم بە عەقڵیەتێک کە فارس و ئێرانیەکان هەیەە بە دووری دەزانم کە وەها شتێک ڕەوا ببینن، بەڵام ئێستاش پێم خراپ نییە ئەگەر ئەوان بتوانن سیستمێکی فێدراڵ بچەسپێنن و ئێمەی سەربەخۆی خواست لەو سیستمە فێدراڵشدا هەر خەبات بکەین بۆ دەستێنانی سەربەخۆیی و ڕەنگە مەیدانەکەش ئاوەڵاتر بێت. بەڵام لە سیستمێکی فێدراڵدا لە بەتایبەتی لە فۆرمی سیاسی ئێراندا کارکردن بۆ حیزبێکی سەربەخۆی خواست ڕەنگە قەدەغە بێ، ڕەنگە یەکێک لە مەرزەکانی داهاتووەیە کە هیچ حیزبێکی سەربەخۆی خواست نابێت لە ناوچەکانی کوردستان و ئازەربایجان وانە دروست بێ. ئێوە ڕاتان چێ لەو بارەوە؟ دیارە ئەگەر سیستمێکی فێدراڵ بێ هەرچەند تعریفی ئەو سیستمە فێدراڵی کە ئەحزابی کوردستانی داوای دەکەن تا ئێستا نادیارە، ناڕوونە، نازانی بە پێی جوغرافیایە، بە پێی نەتەوەیە، دەڵێ سیستمێکی فێدراڵ ئایا بە پێی ئوستانە؟ هەر ئەو ئوستانانەی کە ڕژیم دابەشی کردو بەو شێوەیە ئایا تۆ ئەو فێدراڵی دەتەوێت بەو شێوەیە یا بە شێوەی نەتەوەیی و ینی میلی جوغرافیاییە؟ تا ئێستا ئەوە ڕوون نەکراوەتەوە. بەڵام لە سیستمی فێدراڵدا ئەگەر تۆ دەسەڵاتی فێدراڵیت هەبێ وەک ئەوەی کە ئێستا تا ڕادەیەک لە باشووری کوردستان هەیە، زۆر تەبیعیە ئەحزابی سەربەخۆی خواست فعالیەتیان هەیە و لە سیستمێکی فێدراڵیشدا و حکوومەتی ناوەندی واتە عێراق دژایەتی ئەوە ناکە و تەنانەت ئیزن دەدا کە ڕێفراندۆمیش بەڕێوە بچێ، بەڵام دواتر دەبینین چۆن هەڵس و کەوت دەکات لەگەڵ. بۆیە ئێمە دەڵێن پێش ئەوەی کە بچینە ناو سیستمێکی فێدراڵەوە ئەحزابی کورد بێنن کار بۆ ئەو مەسەلەیە بکەن کە پرسی سەربەخۆیی بێن نەگۆڕێ، تەنانەت لە وڵاتانیش باشتر جواب دەداتەوە. ئەوان کاتێک باز لە سیستمی فێدراڵی دەکەن بۆ نەتۆ لە فەڕەنسا بڕۆ لەگەڵ فەڕەنسەوەکان مەترەحی کرد کە بەڵێ ئێمە سیستمێکی فێدراڵیمان دەوێت، دەڵێ زۆر باشە مشکلەکەتان لەگەڵ ئێرانەکان بڕۆن حەل بکەن. بەڵام کاتێک باسی سەربەخۆییت کرد و لە لای ئەوان باست لەوە کرد کە من دەمەوێت ئەو خاکەم کە داگیر کراوە وەری بگرمەوە، ئەو دەم کێشەکەت کێشەیەکی ناوخۆیی نییە، ڕەبتی بە ئێرانەکان نییە و دنیای دەرەوەیە و بە پێی لۆبیگەرەکانی تۆیە کە دنیای دەرەوە هەڵوێست دەگرێەوە بڕیار دەدا. بۆیە شتەکە زۆر جیاوازە. ئەو هەموو تێچۆی بۆ فێدراڵی و خودمختاری گەلی کوردداوێتی ئەگە بەنیوەی ئەوەی بۆ سەربەخۆی دابایە تا ئێستا بە زۆر ئەنجام و زۆر ئاکام گەیشت بوو. ئاماژەیەکتان بە باشووری کوردستان کرد، سیاسەکان و کەسانی شارەزا لە سیاست دەڵێن ئەوە تەنیا کوردەکانن باز لە سیستمی فێدراڵی لە عێراق دەکەن کە تا هێشتا عێراق سیستمێکی فێدراڵی نییە، لە ڕاستیدا کۆماری عێراقا و تەنیا کوردەکان کە بە کۆماری فێدراڵی عێراقی ناودێنن. پێتان وایە ئەم شێوە حکومڕانیەکی ئێستەی لە باشووری کوردستان هەیە لە داهاتوو لە ڕۆژهەڵاتی کوردستان دروست بێەوە تاران قوبولی وەها حکومڕانیەک بە ڕۆژهەڵاتی کوردستان بکات؟ بێگومان ئێرانەکان وەها سیستمێک ڕەوا نابینن بە نەک بە کورد بە هیچ کام لە نەتەوەکان و ئەوەی کە تەنیا باشووری کوردستان وەک کوردەکان باوەڕیان بە فێدراڵی زۆر ڕاستە. وەلا
ئەو جغرافیا جعلێکە ناوی ئێرانە لەوێش هەروایە و تەنیا کوردەکانن باوەڕێن بە فدراڵی هەردەڵن ئێمە فدراڵیمان دەوێت فدراڵیمان دەوێت دەنا کەنجێ سەڵتەنەت تەڵەبێک مجاهدینێک شوڕای گوزارێک هات کوتی ئێمە باوەڕمان بە مەسەلەی فدراڵیە ئەگەر لە زەعف دابن بەڵێ ئەگەر کاتێک لە زەعف دابن باز لە هەموو مافەکانی تۆ دەکەن بەڵێ دەبێت کورد ئاوە مافی بدرێتێ بەڵام بە مەحزەوەی قودرەتیان گرتەوە وەک بەنی سەدر پۆتینەکانیان ناکەنەوە تا مەسەلەی کوردستان کۆتایی پێنێنە بۆی ئێمە دەبێت لە ئێستاوە خەتی خۆمان لە ئێران و ئێرانی شێتەکان ژیا بکەینەوە و کارێک بکەین کە ئێمە وەک کورد لە یەک ڕەدیف دابین لە یەک ڕیز دابین لە یەک سەف دابین و ئەوە لێکمان گرێ بداتەوە کوردبوون و کوردستانی بوونەکەمان و دیارە کاریش بکەین بۆ مەسەلەی سەربەخۆیی چونکە ئەو ئەحزابە بۆ خۆیان باش دەزان نازانم ئایا کۆماری ئیسلامیان نەناسیوە و نازانن کە ئەو ڕژیمەی دوای کۆماری ئیسلامیش دێت سەرکار هەر هەمان ئەقلیەتە هەمان ئەقلیەتی فارس و پانێرانیستیە ئایا نازانن کە ئاوە پیان وایە دەتوانن لە داهاتوودا سیستمێکی فدراڵی لە شێوەی ئاڵمان و وڵاتانی دموکراتیان هەبێت ئێران بە حیاتی دموکراسی بەخۆیەوە نبینە بەو ئەقلیەتی فارسەتی ئەگەر لە باشترین حاڵەتدا دموکراسیش بەخۆیەوە ببینێ باشە لە ئەوەی کە ناوی عێراقی لە سەردانراوە ئەو جوغرافیای ئێستا هەیە لەوێدا دوو نەتەوەی باڵا دەست هەیە کورد و عەرەب و خۆشبەختانە عەرەبەکان دابەش بوون بەسەر شیعە و سوننیشدا و لەوێ لە فدراڵەکەدا بە شێوەیەکی تەوافقی هاتوون دەڵێن بۆ وێنە سەرۆک وەزیران با بۆ شیعە سەرۆک کۆمار بۆ کورد بێ سەرۆکی پارلەمان بۆ سوننیەکان بە شێوەی تەوافقی ڕێک کەوتون باشە تۆ لە نێو حەوت هەشت نەتەوەدا لە ئێرانی داهاتوودا بە چ شێوەیەک ڕێک دەکەوی ئایا دیسان نابێ فارس و تورک بۆ تۆ تەسمیم بگرن بە پێ ئەو دموکراسی کە ئەوڕۆ معمولە ئەوان زۆرینەنی و دیسانیش ئەوان خاوەن بڕیارەکە نابنەوە باشەوە چۆن تو ئینتزارت هەیە کە ئەوان مافێک بە تۆ ڕەوا ببینن باڵێن ئەو لایەنە سیاسیانی ڕۆژهەڵاتی کوردستان دیموکراتەکان و کۆمەڵەکان کە ئێسێ لە چوارچێوەی ناوەندێکی هاوکاری پێکەوە کار دەکەن ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران بیرانەوە نەکردوێتەوە کە ئەو مەترسیانە لە داهاتوو لەسەر کورد هەیە لەسەر بزوتنەوەی کورد هەیە بە باوەڕی من ئەوان ڕازین بە وەزعی مەوجود بۆیە زۆر فکر لەوە ناکەنەوە کە ئێرانی داهاتوودا چ ڕوودەدا و چ دەبێت ڕازین بەو وەزعی کە ئێستا سەرۆکایەتی دەشتی کۆیە و زڕجۆزیان هەبێت پێرازین بە باوەڕی من بۆیە باس لەوە ناکەن کە لە ئێرانیدا وە پێم وایە قەناعەتیشیان نییە کە ڕژیمی ئێران بڕوخێ و ڕژیمێکی دیکە بێتە سەرکار و ئەوان بگەڕێنەوە و بۆیە کەمتر کار لەسەر ئەو بابەتە دەکەن دەنا ئەگەر بێنن جوان لێکی بدەنەوە هەر ئەوەی هەرێمی باشووری کوردستان بکەنە دەرسێک بۆ خۆیان یەکومان دەزانن کە عێراق ڕۆژێک ببیانووی ئەوەی کە ئەوە پۆڵی نەوت نەنێردراوە ئەو بودجەیە کە لە کوردستانە نەگەڕاوەتەوە بۆ مەرکەز بودجە دەبڕێ حقوق نادا موچە نادا هەر شێوەیەک پێی خۆش بێ ڕەفتار دەکا لەگەڵ هەرێمی باشووری کوردستان حیزبە فدراڵی خوازەکان کۆمەڵ و دیموکراتەکان دەڵێن کە پرسی سەربەخۆیی لە ڕۆژهەڵاتی کوردستان پرسێکی گشتی نییە تەنیا چەند کەسێکن و دەیان هەبێ بانگەشەی سەربەخۆی بە ڕۆژهەڵاتی کوردستان بکەن و بۆ جۆرە شەرباسی حیزبە سەربەخۆی خوازەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەن ئێوە ڕاتان چیە پرسێکی گشتی نییە پرسی سەربەخۆی لە ڕۆژهەڵاتی کوردستان واتە ڕۆ نەچۆتە ناو کۆمەڵگە ئەوان ڕەنگە لە دیدی خۆیانەوە بڕوان چکە بۆ خۆیان باوەڕیان بەمانەوە لە چوارچێوەی ئێراندا هەیە پێیان وایە خەڵکی ڕۆژهەڵاتی شەمووە لە حاڵێکدا ئەوەنی ئێمە نمونەی زۆر ڕوون و ئاشکرامان هەیە کاتێکە لە باشووری کوردستان ڕێفراندۆم بەڕێوە چوو خەڵک چی کرد بۆ پرسی سەربەخۆی دەی باشە و خەڵکە سەربەخۆی خوازە بۆیە وا دەکا یعنی تۆ چاو لێکە ئەوان ئێستاش وا بۆی دەچن کە بەڵێ ئێمە ئێرانین هیچ کەس ناتوانێت لە ئێمە ئێرانی تر بێت فکرێک کە زیاتر لە 40 ساڵ 50 ساڵی بەسەردا تێپەڕیوە و هەر ئەوەی کە ئەوان نیانتوانی و خۆیان ئابدێت کەنەوە و هەر لەسەر فکری 40-50 ساڵ لەوە پێش خەریکن دەستنە پێشێ مادام دیارە باوەڕیان بەوە نیە کە سبەینێ کوردستان ئازاد بێ
و سبەینێ ئەو بەڵایی کە بەسەر باشوور هات لەلایەن عێراقەوە بەسەر ئەوانیش دێ ئەگەر باز لە سیستمێکی فێدراڵ بکەن باوەڕیان وایە هەر لە دەشتی کۆیە دەمێننەوە بۆیە هیچ هەوڵێکی بۆ نادەن و هیچ هەنگاوێکی بۆ ناهاوێن و ئەوەی کە دەڵێن خەڵک سربەخۆی خوازنیە و تێعدادێکن و دیارە بۆ خۆیان وابیر دەکەنەوە بۆ خۆیان لە ئاستی ئێرانی چێتیدا بەڕاستی لە کەمی نەدان و دەیانهوێت دڵی ئێرانیەکانیان لێ نێشێ پیان وایە سبەینێ ئەوانیش وەک بەرهەم ساڵح دەبنە سەرۆ کۆماری ئێرانێکی فێدراڵ ئەوان خەون بەوە دەبینن کە سبەینێ بچن لە کورسی لە تاران دابنیشن ئایامە دوورکەوتنەوە نییە لە بیر و باوەڕی دامەزراندنی کۆماری کوردستان کە سەردەمانێک پێشەوە قازی محەممەد کاری بۆ کردووە و کۆمارێکی دیموکراتیکی لە ڕۆژهڵاتی کوردستان ڕاگەیاندووە با بڵێن دوو دیموکرات چۆن دەتوانن ئیدعایەوە بکەن کە درێژە پێدەری ئەم جۆرە ڕێبازن بێگومان بە باوەڕی من لادانە لە ڕێبازی پێشەوە و تەنانەت ئەگەر ئەوڕۆ شەهیدی نەمر دکتۆر قاسملوو زیندووبایە باوەڕ ناکەم پاشی 30-40 ساڵی دیکە دیسان هەر باسی لە سیستمی فێدراڵی کردبە ئەو خودمختاری ئەو کاتی باسی دەکرد زۆر لەو فێدراڵەیە کە ئێستا حیزبەکانی ڕۆژهەڵات باسی دەکەن زۆر لەسەرتر بوو خودمختارێک و دکتۆر قاسملوو لە کتێبی کوردستان و کوردیدا لە قسەکانیدا هەمیشە باسی سربەخۆیی کردووە بەڵام ئەوان دێنن بە ئەنقەست ئێرانەکان و ئەوان دێنن بە ئەنقەست هەندێک ڕستەی دکتۆر قاسملوو زەق دەکەنەوە کە دەڵێ ئێمە خۆمان لە هەموو کەس پێ ئێرانی ترە هیچ کەس ناتوانێت لە ئێمە ئێرانی تر بێ یارە مەبەستی ئەوەی کە ئەو خاکە خاکی ئەوە لەوێدا مەبەستی ئەوەیە بەڵام هەر لەوێدا دکتۆر قاسملوو باز لەوە دەکات دەڵێ ئەگەر ڕۆژێک کوردەکان بیان هەوێ وڵاتی خۆ یەک بگرن و بیان هەوێ وڵاتی خۆیان دروست بکەن ئەوە دابەشکردنی هیچ وڵاتێک نییە بەڵکو یەکگرتنەوەی میلەتێکە کە بە خۆی دابەشکراوە لێ ئەوە ینی چی بۆ نایەن کار لەسەر ئەو وتانەی دکتۆر قاسملوو بکەن تەنیا کار لەسەر ئەوانە دەکەن کە دەزانن ئێرانەکان دڵیان لیان ناشێ و نوریزادە بانگیان دەکا ئاغای عەبدوڵای موحتەدی نازەنین ئاغای هجری عەزیز فەرزەند ئیران زەمین باشە بەڕاستی دڵیان بەوە خۆشە کە نوریزادەیەک ئاوا پیان هەڵبڵێ کاکە وەرن من هەموو ڕۆژێ پێتان هەڵدەڵم بەڵام باز لەسەر بەخۆی بکەن لەو سەردەمەیدا کە تۆ لە ناو حیزبی دموکراتی کوردستان ئێراندا خەباتت دەکرد و وەکو ڕۆژنامەوانی دەرک دەکەوتی کارت دەکرد یەکێک لەو کەسانی کە زۆر میوانی بەرنامەکانت دەبوو لە بەشی فارسی عەلیڕزا نوریزادە بوو ئایامە ئێستێوە ڕەخنەتان لەوە هەیە کە سەرکردەکان لەلای ئەوان دەردەکەون لە کاتێکدا خودی ئەم ڕۆژنامەوانە فارسە لە میوانی تۆ دەبوو لە بەرنامەکاندا و لە تەلەڤیزیۆنی ئەوان دەردەکەوت ئەوان ناتوانن لە تۆ بگرن باوڵێنیان کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی کوردستان ناتوانێت ئەو ڕەخنەی لە تۆ بگرێت کە بۆ سەردەمانێک میواندارێت لە کەسایەتێکی وەکو عەلیڕزا نوریزادە گرتووە دیارە من لە ڕاگەیاندنێک کارم کردو کە وابەستە بە حیزبی دموکراتی کوردستانی ئێران و من زۆر جار لەو بابەتەوە سانسۆر کراوم کە تەنانەت ئەگەر کتومە کەسێک دەبێت داوەت بکرێت کتویانە نابێت چونکەەوە بیری سەربەخۆی خوازی هەیە بیری لەگەڵ ئێمە یەک نییە فڵانی داوەت بکرێت فیساری کەواتە کەسەکان دیاری دەکرێت کە تۆ چێ داوەت بکەیت و تۆ کاتێکیش لەوێ کار دەکەیت و دەنگ و ڕەنگی حیزبێکی تۆ ناچاری بە پێی سیاسەتی حیزبەکە بجوڵێەوە ناچاری لەسەر فێدرالیزم بەرنامە بکەیت من دەیان بەرنامە لەسەر فێدرالیزم کردووە خەڵکێکم داوەت کردووە لە دیفاع لە فێدرالیزم چونکە سیاسەتی حیزبەکەەوە بۆ من وەک خۆم کە قسەم کردو باسم لە سەربەخۆی کردو و کاتی خۆشی کە باسی سەربەخۆیم کردو وەک نوێنەری حیزبی دموکرات قسەم نەکردو لە هیچ بڵم ئەمن کەسێکی سەربەخۆی خوازم یا حیزبی دموکرات لایەنێکی سەربەخۆی خوازە بۆیە دیارە لەو بابەتەوە بەڕاستی من هەمیشە کتومە چه ئەگە بە فارسی قسە دەکەم چه ئەگە میوانێکی وەک نوریزادەم هەبووە داوای لێبوردن لە هەموو میلەتەکەم دەکەم کاتێک بە زمانی داگیرکەرەکەم تەنانەت قسە دەکەم کە زۆر جار بۆ ئەوەیە کە ئەو تێبگا کە من ویست و داخوازیم چییە بەڵام سەرڕای ئەوەش داوای لێبوردن لە میلەتەکەم دەکەم کە بە زمانی قسە دەکەم کە زمانی سەرکوتە زمانی شکنجەیە زمانێکە کە منی پێ ئاسیمی لە دەکرێت زمانێکە کە منی پێ داگیر کراوە بەڵێ ڕخنەیەکە لە
حیزبەکانی فدرالیزم خواز لە سربەخۆی خوازەکانی دەگرنەوەیە کە ئەم حیزبانە حیزبی ڕەسەن و حیزبی هەڵقوڵاوی ناو کۆمەڵگەی خۆیان نین، شتێکە کە زۆر جار لە سیاسەکانی دەویستین. ئەگەر پرسیار لەوە بکەین بزوتنەوە بەرهەمی کوێیە؟ بەرهەمی پارتیەکی دیکەی کوردستانە، بەرهەمی لایەنێکی دەرەکیە، یان هەڵقوڵاوی هەنێو خەڵکی کوردستانە؟ دیارە نازانم ڕەسەن و ناڕەسەن و ئەوانە هەندێک وشەی زۆر دوورن لە کەسی سیاسیەوە کە بەکاری بێنێکەوە حیزبە ڕەسەنە ئەو حیزبە ناڕەسەنە، یا ئەوەی کە ئەوان پێیان وابێ بۆ وێنە حیزبی دموکراتی کوردستانی ئێران پێی وایە ئەگەر مەشروعیەت نەدا یا دان بە حیزبی دموکراتی کوردستاندا نەهێنێ ئەوە مەشروعیەتی نییە، کەەوە غەڵەتە. نە ئێمە نە ئەوان نە هیچ لایەنێکی کوردستانی مەشروعیەت لە حیزبێکی دیکەی کوردستانی وەرناگرێت، مەشروعیەت لە خەڵکی کوردستان وەردەگرێت. ئەوجار خۆیمە لە ئەفریقاوە نهاتوین، ئێمە لە ناو جەرگەی ڕۆژهەڵاتەوە هاتوین باز لە پرسی سەربەخۆیی دەکەین. بۆ دەبێ ئێمە دروستکراوی لایەنێک یا پارچەیەکی دیکە یا هێزێکی دەرەکی بین؟ ئێمە وەختایەک بۆ خۆمان هەڵقوڵاوی ئەو پارچەین وە خەریکین خەباتی بۆ دەکەین، کەواتە ئەو شتە زۆر زۆر بێمانایە و تەنیا بۆ ئەوەیە کە ئەو لایەنانە بشکێندرێن و بۆ ئاگاداریت و جێگەی داخیشە تەنیا لە نێو کورددا ئەو هێزانەی کە بە ئیسلاح خۆیان پێڕەسەنە خاوەنی مێژوویەکن، هەر ئەوانن داوای فدراڵی دەکەن. لە نێو نەتەوەکانی دیکەدا عەرەبەکان، بەلوچەکان، تورکە ئازەریەکان، ئەو حیزبانەی کە خاوەن مێژوویەکی کۆنن هەموو باس لە سیستمی سربەخۆیی دەکەن، باز لە سربەخۆی خوازی دەکەن و ئەوانەی تازە دامەزراون و کەمینن ئەوانە باز لە فدراڵی دەکەن کە لەگەڵ حیزبی دموکرات و کۆمەڵەوانەش هاوپەیمان. جا بۆیە حیزبی دموکرات دیسانیش دەڵم بە پێی ئەو ئەرکەی لە ئەستۆیەتی وەک حیزبێکی مێژووی، وەک حیزبێک کە ئەگە خۆی پێدرێژەدەری ڕێگەی پێشەوە قازی محەممەد و کۆماری کوردستانە دەبوو باسی لە سربەخۆیی کردبایە و ترسی لە ئێرانەکان نەبایە. ئەو ترسە لە چیەوە سەرچاوە دەگرێت لە لای دیموکراتەکان کە ئێوە باسی لەوە دەکەن؟ دیارە بەڕاستی بۆم ڕوون نییە کە ئەوان لە چی ئێرانەکان دەترسێن، ئەوان لە چی فارسەکان دەترسێن، ئەوان لەوە دەترسێن زۆرجار لە فارسەکان کە بۆ وێنە ناوێرن پەیوەندی لەگەڵ وڵاتێکی وەکو ئیسرائیل، عەرەبستان، ئامریکا بگرن کەوە چییە؟ هەندێک بەناو ئۆپۆزیسیۆنی ئێرانی و تەواویەت خواست ڕەخنەیان لێ دەگرن کە ئێوە پەیوەندیتان لەگەڵ عەرەبستان و ئیسرائیل هەیە. هەشە ئەمن بۆ خەباتی نەتەوەکەی خۆم پەیوەندیم لەگەڵ هەر وڵاتێک هەبێ چ پەیوەندێکی بە فارس و بە ئێرانەکان هەیە، یا بۆ دەبێ من بە پێی ویستی ئەوان بێنم بەرنامە بۆ حیزبەکەم یا بۆ وڵاتەکەم یا بۆ نەتەوەکەم داڕێژن. ئەوان بە پێی ئەوە بەرنامە بۆ حیزبەکانیان دادڕێژن کە ویستی ئێرانەکان چییە. بۆیە تەنانەت لە فیدراڵەکە دەترسێن کاتێک ناوێرن بە جورئەتەوە باس لەوە بکەن ئەو فیدراڵی ئێمە دەمانەوێت ئەوە نەخشەکەیەتی، ئەو فیدراڵی ئێمە دەمانەوێت بریتیە لە کرماشان و ئیلام و لەو ناوچانە، ناوێرن بەڕاشکاوی ئەوە بڵێن و نازانم ترسیان لە فارس و ئێرانەکان چییە. دیارە بەشێکی نەبوونی ئیعتماد بەخۆیە. بەداخەوە ئەو نەسلەکە ئێستا لە نێو حیزبی دموکراتدایە و بەتایبەتی نەسلە کۆنەکەی ناو حیزبی دموکرات لە بەرامبەر ئێرانەکاندا ئیعتمادی بەخۆی نییە، ئیعتماد بە نەفسی نییە، متمانەی بەخۆی نییە و کاتێک لەگەڵ فارسێک قسە دەکا ناتوانێت بە دەنگێکی دلێرەوە وەڵامی فارسەکە بداتەوە، سەریدا دەخاوە زۆر بە هێواشی، بەڵام کاتێک لەگەڵ ڕۆژنامەنووسێکی کورد دادەنیشێ دەنگی بەرز دەکاتەوە. ئێمە گرفتەکەمان ئەوەیە لەگەڵ دوژمنانمان دۆستایەتی دەکەین، لەگەڵ خۆمان سیاست دەکەین. سیاست بۆ ئەوە نەهاتوو کە ئێمە بەیەکەوە بیکەین، سیاست بۆ ئەوە هاتووە ئێمە لەگەڵ دوژمنانمان بیکەین. وەکو سەرۆکی بزوتنەوەی سەربەخۆی خوازانی کوردستان، ڕۆڵی ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستان ئێران چۆن هەڵدەسەنگێنی؟ دیارە بریا ناوەندی هاوکاری کە هەر بە ناوی ئێرانیشی بە
خۆیەوە لەکاندۆ بریا توانی باید تۆزێک بەهێزتر بێت کە ببێتە ئالتێرناتیڤێک ببێتە کارتێک لە بەرامبەر لانی کەم ئێرانەکاندا کە بڵێ ئێمە ناوەندێکی ئاوە بەهێزین و داوای فدراڵی دەکەین بەڵام تەنیا بریتە لە دموکرات و کۆمەڵە و نەیتوانی وە هێزەکانی دیکە لە دەوری خۆی کۆ بکاتەوە حتا فدراڵ خواز و خودمختاری تەڵەبیش نەیتوانی وای دیکە لە دەوری خۆی کۆ بکاتەوە تەنیا بریتە لەو دوولایەنە و تەنیا شتێکە وەک حاڵەتێکی وەک ناوێک دەنا لە باوەڕدا نە حزبی دموکرات باوەڕی پێێتی نە کۆمەڵە باوەڕی پێێتی ئەوان ئەگەر ڕاست دەکەن حزبی دموکرات بۆ دێ بە ناوی هێزی پێشمەرگەی کوردستان هێزدارە مەسری باشە وەرە تۆ لە ناوەندی هاوکاریدا بڵێ حزبی دموکرات 100 پێشمەرگە تەرخام بکە بۆ ناوەندی هاوکاری کۆمەڵەکان 100 پێشمەرگە تەرخام بکەن بۆ ناوەندی هاوکاری و ئەوجار هێزی پێشمەرگەی کوردستان دابمەزرێنن نەک تۆ تاگلایە نەبێ هێزێک دابمەزرێنی بە نێوی هێزی پێشمەرگەی کوردستان بۆیە ئەوان لە ناوەندی هاوکاریدا نەیانتوانیوە ئەو جوورەی پێویستە تەنانەت بۆ خۆیان بەیەکەوە کار بکەن و سەرکەوتوو بن و یەک مەسەلەی دیکە کە ناوەندی هاوکاری یا حیزبە فدراڵ خواز و تەواویەت خوازەکان دەتوانن لە بەرامبەر ئێرانەکاندا وە کارتی فشار ئیستفادەی لێ بکەن ئەوەیە کە پێیان بڵێن بیان ترسێنن لەوەی کە بڵێن هێز و لایەنە ئێرانەکان کە ئێوە دەڵێن ئێمە فدراڵیشمان قبوڵ نییە لەوە بترسێن کە لە کوردستان هێزی سربەخۆی خواز دروست بووە و لە سربەخۆیی کەمتر ڕازی نین و ئەوەی کە ئێوە پێی دەڵێن ئێران خەریکن ئەوانە دەیانەوێت تەجزیە بکەن با ئەوە وەک کارتی فشار ئیستفادە بکەن لە بەرامبەر ئێرانەکاندا کە لانی کەم ئێرانەکان بەوەک بە قەناعەت بگەێنن کە بڵێ لەگەڵ سیستمێکی فدراڵی لەگەڵیان ڕێک بکەون ئێمە دەبینین کە حیزبە سربەخۆی خوازەکان لەو ناوەندەدا جێگەیان نییە و تا هێشتا داوای لێ نەکراوە کە بەشدار بن ئەویش دەگەرێتەوە سەرەوە بیر و باوەڕی سربەخۆیی کەوان بۆ ڕۆژهەڵاتی کوردستان هەیەە بۆ ناوەندە سربەخۆی خوازەکان و لایەنە سیاسیەکانی کە پەیوەندیان بە پرسی سربەخۆی ڕۆژهەڵاتی کوردستانەوە بیرەکەن لە دامەزراندنی بەرەیەکی کوردستانی یان ناوەندێکی هاوکاری نەکردوتەوە دیارە بەرە دەبێت بە هەموو هێزەکان دروست بکرێت بەڵام وەک ناوەند یا وەک کۆنگرەی سربەخۆی خوازان یا ناوەندی سربەخۆی خوازان شتێکی پێویست و زەروریە و ئێمە ئەگەر وەک لایەنی سربەخۆی خواز وەک کورد نەتوانین لە دەوری یەک مێز دابنیشین و بە یەکەوە ڕێک بکەوین دەبێت بڵام لە خەباتەکەماندا ڕاست نین و درۆ دەکەین لەگەڵ میلەتەکەمان باشە چۆنە ئێمە وەک سربەخۆی خواز ئێمە وەک بزوتنەوەی سربەخۆی خوازانی کوردستان ناوی ئەحزابی دیکە نایان ئێمە چۆنە دەتوانین لەگەڵ عەرەبی ئەهوازی و بەلوچ و تورکی ئازەری و ئەوانە لەسەر یەک مێزدا بنیشین وەک سربەخۆی خواز بە یەکەوە هاوپەیمانی پێک بێنین بەڵام لەگەڵ کورد نەتوانین کەواتە ئێمە لە خەباتەکەماندا ڕاستگۆنی نەگەر نەتوانین ئێمە وەک بزوتنەوە بە نامەی ڕەسمی دیارە لە سەرەتای دامەزرانەوە سەردانی هەموو حیزبەکانمان کردو تەنیا لایەنێک کە ئیزنی نەدا سەردانی پێ حیزبی دموکراتی کوردستانی ئێران بوو دەنا لایەنەکانی دیکە هەموو سەردانمان کردوون لەگەڵیان دانیشتوین و ئەو مەسەلەشمان مەسرح کردو بە تایبەتی لەگەڵ سربەخۆی خوازەکان کە بێنین ئەگەر نابین بە یەک حیزبیش بێنین ناوەندێک یا کۆنگرەیەک دابمەزرێن هەموو لە چوارچێوەی قسەدا هەموو ئامادە بەڵام کە دەچێتە بواری عملیەوە تا ئێستا بەداخەوە شتێک نەکراوە بەڵام وانیە کە من پێی گەشتبین نەبم من پێی گەشتبینم کە سربەخۆی خوازەکان دەتوانن لە دەوری یەک مێز کۆ ببنەوە و لە دوایین دانیشتنماندا کە ئێمە نزیکێ مانگێک لەمەوبەر سەر لە نوێنامەیەکمان بۆ هەموو حیزبە سربەخۆی خوازەکان نارد و داوەتمان کردن کە بە یەکەوە دابنیشین و لەو پەیوەندەدا قسە بکەین و هەموو هاتنە سەر خەت بەختەوەرانە قسەمان کرد و تا ڕادەیەک هەندێک لە حیزبەکانی سربەخۆی خواز لەسەر ئەوە ڕێککەوتین و بە زووی دەبێت خەڵکی کوردستان ئاگادار بکەینەوە کە ناوەندێک یا کۆنگرەیەکی لەو چەشنەدا دەمەزرێت کە ئێمە ئەگەر لە هاوپەیمانێک لەگەڵ بەلوچ و عەرەب و نەتەوە غەیرە فارسەکاندا بەشداریمان کرد ئێمە وەک هاوپەیمانێکی کوردی لەوێدا بەشداری بکەین نەک وەک بزوتنەوەی سربەخۆی خوازان یا پارتی سربەستی یا پارتی ئازادی یا هیچ لایەنێکی دیکە وەک کورد وەک نوێنەری کورد ئێمە لەوێ دەنگمان هەبێ و سنگ و قورسایی کورد لەوێ نیشان بدەین واتە پەیوەندی و لایەنانەی کە داوای سربەخۆی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان دەکەن پەیوەندێکی بەهێز لە ئێستادا
بەڵێ ئێمە پەیوەندەکانمان زۆر بەهێزە لە وەک سەر بەخۆی خواست و خۆشبەختانە هیچ ناکۆکێک و اختلافێک لە نێوان ئێمەدا وەک سەر بەخۆی خواست بوونی نیە. بەڵێ حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دیموکراتەکان و کۆمەڵەکان دەڵێن کە پێگەی سەرەکی ئەو حیزبانە لە ناو خەڵکی کوردستانە، لە ناو کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی کوردستانە. ئێوە کە وەکو حیزبێکی تازە دەستان بەکار کردووە، ماوەیە کە حیزبەکەتان ڕاگەیاندووە و بەشی هەر زۆری ئەندامەکانتان لە دەرەوەی وڵاتن، پێگەی بزوتنەوەی سەر بەخۆی خوازانی کوردستان کوێ؟ دیارە ئێمە وەک ئەوەی کە ناوەندی خەباتەکەمان ڕۆژهەڵاتە و کار بۆ ڕۆژهەڵاتە، 100% پێگەی ئێمە ڕۆژهەڵات وە قوڵایی استراتیژی ئێمە کرماشان و ئیلام و بەختیارەکان وە لەوێ زۆرمان کار کردو. بەڵێ و لەو ماوەشدا بەڵێ وەکو بزوتنەوە کەڵک لە دەستەواژەی ڕۆژهەڵاتی کوردستان وەردەگرن یان کوردستانی ڕۆژهەڵات؟ ئێمە سەرەتا دیارە شخصی من بە تایبەتی کەڵکم لە کوردستانی ڕۆژهەڵات وەردەگرت، بەڵام بە پێی بڕیاری جەمعی ئەندامانی ڕێبەری بەڵێ ئێستا کەڵک لە ڕۆژهەڵاتی کوردستان وەردەگرێت. واتە باوەڕتان بەوەیە کە کوردستان 4 بەشە و بەڵام خەباتی سیاسیتان لە ڕۆژهەڵاتی کوردستانە؟ بەڵێ کوردستان بەرحەڵکراوەتە 5 بەش و باوەڕمان وایە ئەگەر ڕۆژێک بەستان لە بەشی پێنجەم چێ بۆەوەی بینەرانمان و جۆگرانمان بەردەنگەکانمان بزان. ئەو بەشی قەفقاز و یەکێتی سۆڤیەت کە دابەشکراوە بەسەر ئازەربایجان و ئەرمەنستان و قەفقاز و ئەو شوێنانەدا لە ڕوانگەی بزوتنەوە بەشش خاکی کوردستان. بەڵێ چونکە کوردێکی زۆری لێ نیشتەجێیە و تەنانەت سەردەمانێک کۆمارێکیان هەبوو بە ناوی کۆماری سوور کەواتە ئەوان بوونیان هەیە و ئەمری واقعی ئەو ڕۆژ هەر ئەوەیە کە ئەوان لەوێ بوونیان هەیە و ئەو خاکە خاکی باب و باپیرانیانەوە لەوێ گەورە بوون و لەوێ ژیاون و کەواتە خاکی کوردستانە. ئێمە ئەوڕۆ ناتوانین باسی تەورێز بکەین کە بڵێ خاکی کوردستانە، سەردەمانێک بڵێ تاوڕێژ خاکی کوردستان بۆ، مەراغە خاکی کوردستان بۆ، هەمەدان خاکی کوردستان بۆ. بچی ناوی بزوتنەوەی سەر بەخۆی خوازانی کوردستانە نەک ڕۆژهەڵاتی کوردستان. لە کاتێکدا ئێوە خەبات بۆ بەشە دەکەن. بەڵێ ئێمە لە هەلومەرجی ئەوڕۆدا خەباتەکەمان بۆ کوردستانی بۆ ڕۆژهەڵاتی کوردستانە. بەڵام ئەگەر ڕۆژێک توانیمان هەر 4 پارچەی کوردستان یا هەر 5 پارچەی کوردستان بە یەکەوە گرێ بدرێتەوە، ئێمە وەک بزوتنەوەی سەر بەخۆی خوازانی کوردستانی. بۆیە جیای ناکەینەوە لە ئێستاوە کە بڵێن وەک ئەوەی کە ئێستا پارتی دموکراتی کوردستانە، یەکێتی نیشتیمانی کوردستانە. حیزبەکانی باشووری کوردستان هیچی عێراقیان پێ بەخۆیانەوە نەلکاندووە، تەنیا بەداخەوە ئەو حیزبانەی ڕۆژهەڵاتی کوردستانەکە و ئێرانیان بەخۆیانەوە لکاندووە. کەواتە پێتان وایە لە داهاتووی ڕۆژهەڵاتی کوردستان پرسی سەر بەخۆی وەڵام دەربێ لەلایەن خەڵکەوە، چونکە ئەو جۆرەی کە باز دەکرێت داهاتووی ئێران سیستمێکی ناڕۆنی هەیە کە خۆ چ لایەنێک دێتە سەرکار و چه کار بەدەست دەبێت، چه زۆرە سیستمێک دەست بەکار دەبێت وەکو کەسێکی سەر بەخۆی خواست. پێتان وایە سەر بەخۆی بە ڕۆژهەڵاتی کوردستان دەتوانێت وەڵام دەربێ یان دەکرێت لە بابەتێکی کەمتر لە سەر بەخۆیەوە بەرەو سەر بەخۆی کوردستان بچن؟ ئێمە ئەگەر ڕژیمی ئێستا بڕوخێ و نەتوانین ئەو دەرفەتە بە قازانجی خۆمان بخۆزینەوە و سەربەخۆیی خۆمان ڕانەگەێنین، سەر لێن ئەگەر بڵند فدراڵیتان دەدەینێت شتان دەدەینێت، سەر لە نوێ پاش ساڵێک لە بەدەسەڵات گەیشتنی دەسەڵاتی تازە بەدەسەڵات گەیشت و ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و دیسان دەبێت کورد وە شاخکەوێتەوە وەک پێشمەرگایەت. بۆیە ئێمە لە سەردەمی ڕووخانی ڕژیمدا لە بەرەبەری ڕووخانی ڕژیمدا دەبێت ئەوەندە ئامادە بین کە لەوێدا ئەعلامی سەر بەخۆی خۆمان بەخۆیمان ڕابگەێنین. لەنا ئەگەر چاوەڕوان بکەین ڕژیم هێز بگرێتەوە، دەسەڵات هێز بگرێتەوە، هەروەکی سەرەتاش باسم کرد، ئەوان هێرشمان دەکەنە سەری و ئیزنمان نادەن کە هیچ مافێکمان هەبێت، تەنانەت مافی خوێندن بە زمانی کوردیش. باسی ڕووخانی ڕژیمی کۆماری ئیسلامیتان کرد.
لەگەڵ زۆربەی کەسایەتی سیاسیانەی کە قسەم کردو بە تایبەتی ئەوانەی کە لە دەرەوەی حیزبەکانن باز لەوە دەکەن کە حیزبەکان لە چاوەڕوانی ڕوخانی کۆمەری ئیسلامیدان واتە لە دەرەوەی ئەم بابەتە لە ئینتزار دانیشتون و دەیانەوێ بە ڕووداوێک دەستی دەرەکی بێ جا بزوتنەوەی سەراسەری بێ خۆپیشاندانی سەراسەری بێ ناڕزایی سەراسەری بێ کۆماری ئیسلامی بڕوخێ ئێوە ژۆک و حیزبێکی سەربەخۆی و خواست لە چاوەڕوانی ڕوخانی کۆماری ئیسلامیدان یان بەرنامەتان هەیە بۆ ڕوخانی کۆماری ئیسلام؟ بێگومان بەرنامەمان هەیە بۆ ڕوخانی کۆماری ئیسلامی، بەڵام ئەوە واقعیەتێکەوە ناکرێت ئینکاری بکەین کە بەتەنێ بەگەلی کورد کۆماری ئیسلامی ئێران یا ڕژیمی ئێران ناڕوخێنرێت. ئێمە بۆیە لە هەوڵدان لەگەڵ نەتەوەکانی دیکە کە سەربەخۆی خوازم پەیوەندێکی باشمان هەبێ کە بۆ وێنە ئەگەر عەرەبەکان بتوانن بە سەربەخۆی خۆیان بگەن و وڵاتانی عەرەبیش پشتیوانیان لێ بکەن، تورکە ئازێرەکان بتوانن، بەلوچەکان بتوانن، باشە ئێمەی کورد بۆ ناتوانین. کەواتە ئێمە لە پەیوەندیەکانماندا لەگەڵ ئەوان پتەوکردنی خەباتەکەمان لەگەڵ ئەوان هەوڵ بۆ ڕوخانی کۆماری ئیسلامی دەدەین و هاوکار لە ڕێگەی لۆبیگەریەوە لە ڕێگەی پەیداکردنی دۆستەوە و ئەوەشمان پێ خراپ نییە ئەگەر وڵاتێکی دەرەکی دەستێوەردام بکە، ئەگەر ئامریکا هێرشێکی نیزامی بکاتە سەر ئێران و ئێران ڕژیمی ئێران بەو شێوە بڕوخێ. ڕژیمی ئێران ئەوەی کە هەندێک لە ئێوە پشتیوانی لەوەها چالاکیەک دەکەن ئەگەر هاتوو هێزێک وڵاتێکی دەرەوە پەلاماری کۆماری ئیسلامی یان خاکی ئێران بدات. بێگومان ئێمە لە کۆبوونەوەی وەرشۆ کە ئەمریکا ڕێکی خست بوو بەشدار بووین، تەنیا وەک بزوتنەوەی سەربەخۆی خوازانی کوردستان بەشدار بووین و تەنانەت لە بەنامەی ڕەسمی نەکەر وەگێمە وەک هەموو لایەنە سەربەخۆی خوازی سەربەنەتەوە غەیرە پارسەکان بەنامەی ڕەسمی داوامان کردو کە ئەگەر وەها شتێک بکرێ ئێمە بە هەموو شێوەیەک ئامادەین کە پاڵپشت بین و پشتیوانی ئەو مەسەلەیە بین. ئێمە هێرشێکی نیزامی ئاشتی خوازانە بۆ ڕوخانی ڕژیممان پێکارێکی باشە، باوەڕمان زیاتر بەوەیە کە ڕژیم بە شێوەی قەهرامیز یا بە شێوەی چەکداری دەتوانرێت بڕوخێنرێت. خەباتی مەدەنی پێویستە، بەڵام خەباتی مەدەنی کڵاو لەسەر خەڵکی نانە، کڵاو نانە لەسەر خەڵک. خەباتی مەدەنی شتێک نییە کە ڕژیمێکی پێبڕوخێ کە هیچ باوەڕێکی بە وتو وێژ و دانوستان و لەو جۆرە بابەتانە نییە، باوەڕی بە دموکراسی نییە. تۆ لە شوێنێکی زۆر زۆر دموکراتدا دەتوانی خەباتی مەدەنی باس بکەی، ئەویش ئێستاش وەڵام دەر نییە. جین شارپ کە باوکی خەباتی مەدەنیە لە ئامریکا، کاتێک کە کتێبەکەی نووسی کە خەباتی مەدەنی بە شێوەیەک بکرێت، تەنیا بۆ کاناڵیزەکردنی ئەو خەباتە بوو کە لە ئەمریکا بکرێت کە بۆ خۆیان لەژێر کۆنترۆڵی خۆیان دابێ و ئەو خەباتە مەدەنیە پەرە پێ بدەن لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بۆیکە خەڵک بخاپڵێ بە خەباتی مەدەنیەوە. دەنا خەباتی مەدەنی ڕژیمی پێ ناڕوخێ. لە ماوەی ڕابردوودا چەند جار سەردانی عەرەبستانی سعودیت کردووە. ئەم سەردانانە پەیوەندی بە زوتنەوەی سەربەخۆی خوازانی کوردستانەوە هەیە، چەندە پەیوەندی بە پرسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هەیە یان تەنیا سەردانێکی شەخصی بوو؟ چونکە کاردانەوەکان لە میدیا زۆر بوون بۆیەوە پرسیارم هێنا گۆڕ. دەستخۆش دیارە سەردانی من لە عەرەبستان یەکەم جار ئەو کاتی بەرپرسی کۆمیتەی حزبی دموکراتی کوردستانی ئێران بووم لە فەڕەنسا. دیارە کاکشاو حسێنی لە وتوێژێک لەگەڵ BBC ڕەتی کردەوە کە بەڵێ جەماڵی پورکەریم هیچ بەرپرسایەتێکی لە حزبی دموکراتدانە و بە ئاگاداری شخصی کار مستەفای هیجری بوو کە من چوومە عەرەبستان. ئەوە ڕەنگە بۆ یەکەم جار بە لەو توێژێکدا ئاو بە سەراحەت باسی بکە و ئامانجیش ئەوە بوو کە عەرەبستانی سعودی وەک چۆن پشتیوانی لە خەباتی عەرەبەکانی ئەهواز و بەلوچەکان و تەنانەت مجاهدین و سەڵتەنەت تەڵەبەکانیش دەکا، ئەوە پشتیوانی لە خەباتی ئێمەی کوردیش بکە. بەڵام پەیامی من لەوێ ئەوە بوو کە ئێمە وەک کورد ئامادەین بین و لەو خەباتەدا کە نەتەوەکانی دیکەش بەشدارن بەشدار بین. ئێمە وەک لایەنی مەسهەبی بەشدار نین، چونکە ئەگەر بڕیار بێ ئێمە لایەنی مەسهەب زەڕکەینەوە زەرەرمان کردو. کوردی شیعەمان هەیە، کوردی سونیمان هەیە، یارسانمان هەیە، وەکتومانە ئێمە دەبێت بەوە قبول بکەن کە ئێمە کوردی. وەڵامی کاربەدەستانی عەرەبستانی سعودی چ بوو لە دانیشتنەکانت کە لەگەڵیان گفتوگۆت دەکرد؟
ئەوان ئامادەی ئەوان تێدایە کە هاوکاریمان و ئێمە ئێستا وەک بزوتنەوەش ئەو پەیوەندیمان هەر ڕاگرتووە و دیارە نایشارمەوە ڕەنگە جارێک یا دوو جار لە سەردانەکان کاردانەوەیەکی زۆری لێکەوت بێتەوە بەڵام من بەلانی کەمەوە 5 تا 6 جار سەردانی عەرەبستانی سعودیم کردو سەردانی ئیسرائیلم کردو و داوای یارمەتیشم کردو بە ڕاشکاری بۆ یەکەم جارە بازدەوە دەکەن کە سەردانی ئیسرائیلیشتان کردو سەردانی کردنتان بۆ ئیسرائیل لە چ پەیوەندیەکدا بووەوە بە چ مەبەستێک سەردانی وڵاتی ئیسرائیلتان کرد بە هەمان مەبەست کە سەردانی عەرەبستانمان کردو کە پێمان وایە عەرەبستان مادام ئێران بە دوژمنی خۆی دەزانێ و ئێمە دەتوانین لە بواری استراتیژیەوە وەک دۆست چاوی لێ بکەین ئیسرائیلیش بە هەماشی دیارە لە سایتەکان ڕژیمدا باس کراوە کە سەردانی من بۆ ئیسرائیلەوانە چونکە نەمشاردۆتەوە و بەلاشمەوە تەبیعیە چونکە یەکێک لە مشکلاتی ئەوەی کە ئێستا ئۆپۆزیسیۆنی کوردە بە دموکرات و کۆمەڵەوە یەکێک لە مشکلاتی هەیەە تعریفی ئەوان بەداخەوە تعریفی ئەوان لە عەرەبستانیش و لە ئیسرائیلیش هەمان تعریفە کە ڕژیمی ئێران هەیەتی وەختایەک تۆ ئۆپۆزیسیۆنی ئەو ڕژیمەی چۆن دەبێ لێکدانەوە و تعریف و ناسیاوی بەنسبەت ئیسرائیل یا بەنسبەت عەرەبستانەوە هەمان تعریف بێ یا لە ئێران بترسی کە لە خودی کۆماری ئیسلامی بترسی کە بەرچەسپی ئەوە لێ دەدات و پەیوەندیت بە عەرەبستان یا ئیسرائیلەوە هەیە بۆیە پەیوەندی بەرقرار نەکەی ئەوە مشکلی ئێمەیە لە حاڵێکدا بە باوەڕی من ئێمە ئەگەر خەباتەکەمان خۆش بوێ و بمانەوێت بە جددی کاری بۆ بکەین ئەگەر ئامریکا یارمەتیمان بدا هەر پێشوازی لێ دەکەین ئەگەر ئیسرائیل و عەرەبستان و کوێیت و ئیمارات و هەر وڵاتێ یارمەتی منی کورد بدا بۆ گەیشتن بە ئامانجەکەم دەستی یارمەتی بۆ ڕادەکێشم و داوای یارمەتی لێ دەکەم بە تایبەتی لەگەڵ ئەوانەی کە دژمنی هاوبەشین لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران یا لەگەڵ ڕژیمی ئێران دەنگت نییە کاکزەمە ببورن جگەر لە عەرەبستانی سعودی و ئیسرائیل کە ئێوە سەردانتان کردوون وەکو بزوتنەوە سەردانی چ وڵاتانێکی دیکەتان کردو بۆ پاڵپشتی ئەوان لە بزوتنەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە لەگەڵ ئامریکایەکان دانیشتوین بەڵام سەردانی ئەمریکامان نەکردو دیارە داوەت بووین بۆ ئەمریکا بۆ کۆبوونەوەی کە پارگیرە بەڵام بەهۆی ئەوەی کە مجاهدینی خەڵق ڕێکی خسبوو ئێمە هاوشان لەگەڵ حیزبە کوردیەکانی دیکە بایکۆتمان کرد دنا داوەتنامەی ڕسمیە تا ویزای 10 ساڵە بۆ ئەندامانمان هاتەوە بەڵام بەشداریمان نەکرد لەبەر ئەو مەسەلەیەکە مجاهدین ڕێکی خسبوو بەڵام بە تایبەتی لەگەڵان دانیشتوین چ لە فەڕەنسا و لە پاریس لەگەڵ بڵین کاربەدەستانی ئامریکایی لەگەڵ کاربەدەستانی وڵاتانی دیکەش دیارە کەم تا زۆر جا لە فینلاند و سوئێد و ئەو وڵاتانەی ئیسکاندیناوی ئەوانە ڕابگرە دانیشتنمان هەبووە نامەمان بۆ ناردوون داوای هاوکاریمان لێ کردوون و لە فەڕەنساش بە تایبەتی تر کە بەهۆی ئەوەی من بۆ خۆم لە فەڕەنسا حزورم هەیە لەگەڵ وەزارەتی دەرەوە وەزارەتی ناوخۆ و ئەوان بزوتنەوە بە تەواوی دەناسن و بەڵێنی هاوکاریشیان داوە لە زۆر بواردا و بە تایبەتی لە بواری ئەمنیەوە ئەوان زۆر هاوکاری ئێمە دەکەن بەڵێ ئێمە لە کۆتایی گفتوگۆکەمان نزیک دەبینەوە ئەگەر ڕوانگەیەکی ڕخنەی سەبارەت بە کۆی گفتوگۆکە یان لەسەر دۆخی ئێستای پرسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بابەتێک کە باسمان لێوە نەکردبێ دەتوانن لە ماوەی دۆخولەک قسەکانتان کەم بفەرمون بە باوەڕی من ئێمە بۆ ئەوەی کە بتوانین لەو خەباتەماندا سەرکەوین دەبێت کار بکەین بۆ ئەوەی کە منداڵانی کۆمەڵگای کوردستان منداڵانی نەتەوەی کورد ڕابێنین کە خۆیان پێ ئێرانی و عێراقی و سووری و تورکی نەبێت دەبێ کار لەسەر ئەوە بکەین کە هەستی ناسیۆنالیستی بەرزتر بکرێتەوە هەستی نەتەوەیی بەرزتر بکرێتەوە ئێمە پێویستیمان بە ڕێکخراوێکە وەک جوولەکەکان وەک ڕێکخراوی سێهیۆنیست کە توانی جوولەکانی هەموو دنیا کۆ بکاتەوە ولا هیچ وڵاتێک بۆ خۆیان دروست ئێمە هەمانە بەڵام ناتوانین دروستی بکەین چونکە ئەو هەستە ناسیۆنالیستی ئەو هەستە نەتەوەیە ئەوەندە بەهێز نەکراوە بەهۆی بوونی ئەحزابێکی کە چەپ بوون بەداخەوە چەپ لە کوردستان چەپ بوون لە کوردستان هەمیشە دژی نەتەوەیەتی بوون بۆ دژی نەتەوە بوو جا هەر چەپێک بوو بێ
هەرچەند لە وڵاتانی ئازاد و دموکراتدا وانە ئەو چەپەی ئەحزابی ئێمە لی تێگەیشتون بە تەرجمەی هەمان دەقەکانە هەمان کتێبەکانەکە فارسەکان و ئێرانەکان بۆیان تەرجمە کردوونەوە و ئەوان بە پێی ئەوان لە چەپ گەیشتون پێیان وایە ناسیۆنالیست بوون و ناسیۆنالیزم خراپە لە حاڵێکدا چەپەکان لە وڵاتانی ئوروپایی ناسیۆنالیستن ناتوانی باسی خاکی فەڕەنسا بکەی بڵێ لە تێکی لێوە دەکەم چەپەکانن وە جواب دێن کە ناسیۆنالیستم بەڵام لە لای ئێمە چونکە فارسەکان و ئێرانەکان هاتوون کتێبەکانی مارکس و ئەنگلیسیان بۆ لێنیان بۆ تەرجمە کردوینەوە ئێمە بە پێی ئەوان خەریکین ڕەفتار دەکەین ئێمە ناسیۆنالیست بوونمان بۆ خۆمان پێ نامەشروعە بەڵام بۆ ئێرانەکانمان پێمەشروعە کابرای چەپ ناسیۆنالیستی تۆخی ئێرانیە بەڵام کاتێک دێتە سەر مەسەلەی کورد پێیوان نابێ ناسیۆنالیست بێ ناسیۆنالیستی بەرچاوتەنگ و نازاننا ئەو شانە نازانم لە چۆ دێنن و فارسەکان بۆیان داتاشیون ناسیۆنالیزمی بەرچاوتەنگمان نیە ناسیۆنالیزم ناسیۆنالیزمە ئەگە وای لێ هات کە توندڕە بوو دەبێتە فاشیزم کە کورد فاشیزم نییە دەوڵەتی نییە تا فاشیزم بێ دەسەڵاتێکی نییە تا فاشیزم بێ جا بۆیە پێویستە ئێمە هەستی ناسیۆنالیستی لە نێو کۆمەڵگای خۆماندا بەرز بکەینەوە کە تا ڕادەیەک دیسان دەڵم من پێی خۆشببینم کۆمەلگای ڕۆژهەڵات زۆر لە پێش ئەحزابی چەپ و کۆمەڵە و دموکراتەکانە ئەوەی ئەوان داوای دەکەن لە ڕۆژهەڵات بە دەبەرابەر زیاتر داوا دەکرێت کاک زەمەڵ پورکەریم سەرۆکی بزوتنەوەی سەربەخۆی خوازانی کوردستان زۆر سپاس بۆ بەشداریت لەو گفتوگۆیە زۆر سپاس بۆ جنابیشت هیوای کاتێک شاد و بۆ دەخواست